پشتگیری و پشتیوانی لناو کار و ارک و دستوری و یاسایەکانی دەسەڵاتی خۆجیەکان ناوچە کوردستانیەکان دەبێ بۆ ئەنجامدانی ڕیفراندومی نیشتیمانی کە گزارشگراکردن لە خواستی ئازادانەی هاونیشتیمانی ئەو سنوورانە. ئێمە قسەمان کردووە لە فترەی ڕابردوو لەگەڵ هەموو قایموقام و ئەنجومەنی قەزا و ناحیەکان بە خۆشحالی و دەتوانی بڵێ یعنی ئەگەر دووسێ جێگایەک نەمابن ئەوژ لەسەر فشاری حەشد شەعبی هەموویان بریاری ئەنجامدانی ڕیفراندوم داوە. ئێمەش ئینشاڵڵا بەیانی کە بریاری کەرکوو بگەهە بەدەستی ئێمە بۆ وەکی دەستەیەک کە سەرپەرشتی ناوچە کوردستانیەکان دەکەن بۆ قومسیۆنی باڵای دەنێرن کە ئەوان بە ئەرکی خۆیان هەڵست. ڕیفراندوم لەو ناوچانە ینی ئەنجام دەدرێت کە بن کۆنتڕۆلی پێشمەرگەدایە ئەو ناوچانەی کە لەژێر کۆنتڕۆلی پێشمەرگەدا نەبێ چونکە پاراستنی ئەمنیەتی خەڵکی لەو ناوچانە زەحمەتە. لەبەرەوە ئێستا ریفراندوم تەنانەت لە ئەو ناوچانە دەکرێت کە پێشمەرگە کۆنتڕۆلی کردو.